رووسیا گوگڵی بە بڕە پارەیەک سزادا کەوا ئەو پارەیە لەسەر زەوی هەر نییە. تەنانەت پارەکە ئەوەندە زۆرە دەتوانرێت بۆ پارەیە 2000 هەسارەی زەوی پێ بکرێت. ئەمە چیرۆکێکی سەرنجڕاکێشە بە باسی بکەین. دوای پشوویەک گەڕامەوە بۆ پێشکردنی 24+ لەمە دو بەرنامەکەم هەفتانە دەبێت شەوانی یەکشەممە کاتژمێر 9 ڕاستەخۆ لەگەڵتان دەبم و نیوەڕۆی دووشەممەش ڕۆژی دواتر کاتژمێر 2-4 خولەکی نیوەڕۆ دووبارە دەبێتەوە لە شاشە جوانەکەی کوردستان 24. جا بینەوە لای رووسیا. گوگڵ ئەم ژمارەیە چییە؟ 32 دیسیلیۆن دۆلارە. ئەم ژمارەیە واتە دیسیلیۆن 33 دانە سفری پێ بوو. جا لە 15 سفر کە دەکاتە کوادریلیۆن دەتوانانی زەوی بە تەواوەتی بکڕیت بە هەموو شتەکانی سەرزەویشەوە تەنانەت بە مرۆڤەکانیشەوە. جا چی بووە؟ ئەو پارەی کە ماوەیە کە بۆتە ترندی سۆشەڵ میدیا بابەتەکە چییە بە باسی بکەین. دادگای رووسی کۆمپانیای گوگڵی سزادا لەسەر ئەوەی نزیکەی 4 ساڵێکە گوگڵ سانسۆری خستۆتە سەر بابەتەکانی رووسیا لە یوتیوب ناهێڵێ بڵاو بکرێتەوە یاخود بە لاوازی بڵاو بکرێتەوە نایڵێ خەڵکی ببینێت. دادگای رووسی بڕیارەکەی بەم شێوەیە هەر کاتژمێرێک گوگڵ بەردەوام بێ لە سانسۆری سەر رووسیا $1000 سزا دەدرێت و لە کاتژمێری دووەم توان دوو دەکرێت. ئیدی بەم شێوەیە سزاکە ئێستا درا. بەڵام لە 4 ساڵ لە ڕابردووەوە ئەو سزایە هەژمار کرا واتە بەگشتی گوگڵ دەبێ بڕی 32 دیسیلیۆن دۆلار بداتە حکوومەتی رووسیا. بەڵام پرسیارەکە ئەوەیە چۆن گوگڵ ئەو پارەیە دەدا مەگەر داشکانی بۆ نەکرێت چونکە ئەو پارەیە لە جیهان هەر نییە تەنیا 8 تریلیۆن دۆلار لە جیهان هەیە کە تریلیۆن 12 سفرە نەک 33 سفر وەکو دیسیلیۆن. بە کورتی پوختی پارەکە نادرێتەوە تەنیا سزایەکە کە نایانەوێت لەگەڵ یەکتری کار بکەن مەگەر ترەمپ کارێ بکە داشکانێکی بۆ گوگڵ بکە بچێتە پوتین و بڵێ عالەم فەقیرە ئەو پارەیەمان نییە و خاترمان بگرن. هەر لە رووسیا دەمێنمەوە چونکە شتی سیر لە وڵاتە ڕوودەدا. لیوناردۆ دیکاپیرۆی رووسی بەهۆی قەڵەوبوونی نێردرایە جەنگ و ئێستا لەبەرەی پێشەوەی شەڕی ئۆکرانیا. لە رووسیا پیاوێک لاسایی لیوناردۆ دیکاپیرۆ دەکات ڕۆمان بۆتزێف 41 ساڵان تەمەنیەتی لە 2016ەوە بە بڵاوکردنەوەی چەند وێنەیەک لاسای لیوناردۆ دیکاپیرۆی ئەمریکی دەکاتەوە بە تایبەتیش لە فیلمی گاتسبی. جا ئەو پیاوە لە رووسیا ناوبانجی پەیدا کردووە وای لێ هاتووە ناوی بۆتە دیکاپیرۆی رووسی بەڵام بە قەڵەوی. جا ئەم پیاوە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو قەڵەو بووە وای لە سوپای ئەو وڵاتە کردووە بەهۆی قەڵەوبوونی ناوی بێتەوە لە سوپا. ئێستا لەبەرەی پێشەوەی جەنجی ئۆکرانیا و رووسیا دەجەنگێت. ڕۆمان وێنەیەکی خۆی بە جلوبەرجی سەربازی بڵاو کردوێتەوە شێوەی هێشتا هەر لە لیۆناردۆ دیکاپیرۆ دەکا بەڵام پێ دەچێت نانێکی باش بخوە و بەردەوام بێ لە قەڵەوبوون چونکە کێشی زۆر بووە. جا ڕۆمان بۆرتزێف پێشتر کاری ڕێکلامی دەکرد جلوبەرجی هاوشێوەی لیۆناردۆ دیکاپیرۆی دەپۆشی کە لە فیلمەکان پۆشی بوو بەم شێوەیە ژیانێکی بەناوبانجی وەراخۆشی بەخۆی دروست کردبوو. بەڵامی دی هەموو شتێک کۆتایی دێ کاتێک قەڵەو دەبی یانیش وڵاتەکە تووشی جەنگ بێت. ڕۆمان لە هەردووچی بێچانس بوو چونکە هەم قەڵەو بووە بۆ هەم وڵاتەکەشی لە جەنگە لەگەڵ دراوسێکەیان. ئێستاش کاتەکانی لە بەرەی جەنگ بەسەر دەبا. پیاوێک تاوەکو ساڵی 2038 کاتێک پڕ دەکاتەوە کە $3839 خەرجی دەکات بۆ ئەوەی خۆی بپارێزێت لەوەی نرخی ئەو کارتە بەرز نەبێتەوە. هەموو شتێک لە گرانبوونە جامە لاوسانە لە هەموو وڵاتێک لە هەموو بوارێک هەیە بۆیش دەڵێن پارەی جاران بە قیمەتتر بوو. هەڵاوسان وای لە پیاوێکی ئەمریکی کرد کارتی پلەیستیشنەکەی تاوەکو ساڵی 2048 نوێ بکاتەوە. ئەو کارتە ساڵانە بە $160 لە ڕێگەیەوە پلەیستیشن هەندێ یاریت پێدەدا و دەتوانین یاری ئۆنلاینشی لەگەڵ بکە. بەڵام کێشەکە ئەوەیە پێشتر ئەو کارتە بە $100 دواتر کریا $120 دواتر بۆ $140 ئێستاش بۆتە $160. جا ئەم پیاوە کە ناوەکەی ئاشان نەکراوە تەنیا سکرینشۆتی وەسڵەکەی پلەیستیشنی بڵاو کردوێتەوە دەنووسێ ئیدی سۆنی و پلەیستیشن تاوەکو 24 ساڵی دیکە نرخی ئەو کارتەی من ناتوانم بەرزکەنەوە چونکە لە ئێستاوە تاوەکو 24 ساڵی دیکە و کارتم کڕیوە. ئەم پیاوە پێی وایە گەر تا 24 ساڵی دیکە و کارتە بکڕێ ئیدی لە کۆتاییدا پارەی بۆ دەگەڕێتەوە. بەڵام خەڵکی لە کۆمنتی پۆستەکەی بۆیان نووسیوە باشە ئەی گەر تۆ مردیت ئەیگەر تۆ یاخود نرخی کارتەکە دابەزی یان گەر پلەیستیشنت هەر نەما یان ئەکاونتەکەت هاکرا ئەو کاتە چی دەکەیت؟ بێگومان ئەو پیاوە وەڵامی کەسی نەداوەتەوە. باشە بۆ شەمشەما کوێری خوێن مش ماندوو نابن هۆکاری خێرا مێتۆبۆڵایزکردنی خوێنیان چیە؟ بۆ دەستکەوتنی ئەو وەڵامە چەند زانایەک هەڵسان بە تاقیکردنەوەیەک لەسەر شەمشەمە کوێری خوێن مش دانەیەکیان هێناوە لەسەر ئامێری ڕاکردن داناوە بە شێوەیەک شەمشەمە کوێرەکە مەجای نییە بفڕێ تەنیا دەتوانێت لەسەر باڵ و قاچەکان ڕابکە. جا سەیریان کرد دەتوانێت بە خێرایی 10 مەتر لە چرکێک ڕابکە بێ ئەوەی ماندوو بێت هەر ڕادەکە و ماندوو نابێت.
زانکان 24 دانەی دیکەیان ڕاو کرد دابەشی چەند گروپێکیان کردن گروپێکیان خوێنی مانگەیان پێدان کە ئەمینۆ ئەسیدی لیوسینی لەخۆ دەگرت کە زۆر گرنگە بۆ خێرا چاکبوونەوەی ماسوولکە لە مرۆڤەکان گروپی دووەم هەر خوێنی مانگەیان پێدان بیخۆن بەڵام ئەمجارە گلاسینی تێدا بوو کە ئەمینۆ ئەسیدێکە دەتوانێت ڕێژەی دوانۆکسیدی کاربۆن لە ناو سیەکان جێگیر بکات زانکان لەم توێژینەوەی گۆڤاری زانستی بایۆلۆژی لێتەر گەیشتە ئەنجامی ئەوەی شەمشەمە کوێری خوێنمەش بە ئەستەم هەست بە ماندووبوون دەکات چونکە بەگشتی ئەو خوێنی ئەو ئاژەڵانە دەخۆن کەەوە ئەمینۆ ئەسیدی پێویستی تێدایە بۆ خێرا چاکبوونەوەی ماسوولکەکە کاتێکەوە ماندوو دەبن خێرایی چا دەبنەوە مۆتا بۆڵایزکردنی خوێنیان زۆر خێرا و بەهێزە جا شەمشەمە کوێری خوێنمەش یەکێکن لە جۆرەکانی شەمشەمە کوێری ئاسایی بەڵام ئەمانە زیاتر سەرنج دەدەنە سەر خوێن و خواردنی خوێنی نێچیرەکانیان گۆشتخۆر بەڵام پەیوەندیان لەگەڵ مرۆڤ زۆر لاوازە چونکە زانکان بە تەرسەنۆک ناوی دەهێن دوورن لە ئاوەدانی واتە وەکو فیلمەکان نین گازێک لە پیاوە بگرن و بیکەنە مرۆڤێکی خوێنمش بەڵام ئەفسانەی پیاوی خوێنمش لەم شەمشەمە کوێرەوە سەری هەڵداوە چونکە بەڕاستی ئەم زۆرە باڵندەیە شیر دەرەیە هەیە کەوا خوێن دەخۆن لەسەر خوێنی ئاژەڵانیش دەژین دوای جیابوونەوەی لەگەڵ خۆشەویستی تەمەنی و لە دادگا چی خراپ و بەیەکتریان کرد جۆنی دیپ هەناسەیەکی وەرگرتەوە و دەیەوێت دووبارە بێتەوە ناو فیلمەکە لە فیلمێکی نوێی ستودیۆی لاینزگەیت بەشدارە فیلمەکە بە ناوی دەی درینکەرە واتە کحولخۆری ڕۆژ ئەستێرەی چۆتەکانی کاریبیان باوبەشی لەگەڵ خانمە ئاکتەر پێنۆلۆپی کروس لەم فیلمە بەشدارن فیلمەکە لە ژانری ئەکشن و تون دەبێت جۆرە فیلمێ ماوەیەکی زۆرە جۆنی دیپ ڕۆڵی تێدا نەجێڕاوە فیلمەکە لەلایەن دوو پرۆدیوسەری فیلمەکانی جۆن ویک کاری بۆ دەکرێت وە ستودیۆ لاینزگەیت وا خۆی ئامادە کردووە مارکتینگی فیلمەکە بە شێوەیە بکە کەوا دێپ بەم فیلمە بگەڕێتەوە بۆ هۆلیوود تاکو لە سۆشەڵ میدیا بێتە ترێن هێشتا دیار نییە کەی بڵاو دەکرێتەوە لە سینەماکان بەڵام پێشبین دەکەین فیلمەکە لەم ساڵ وێنەگرتنی دەست پێ بکە دەیەوێ گەورەترین باڵەخانەی جیهان لە عەرەبستانی سعودیا دروست بکە کە تێچوەکەی 50 ملیار دۆلارە و دەتوانێت 20 دانە باڵەخانەی ئیمپایر ستیتی نیویۆرک لەخۆ بگرێ و نزیکەی 12 دانە بورج خەلیفەش لەم باڵەخانەی سعودیا شوێنی ببێتەوە ئەو باڵەخانەیە بە شێوەیە گەورەیە لە هەر چوار لاوە سیر بکری هەر بەرزە بەهۆیەوەی شێوەیەکی ئەندازایی شەشپاڵووی هەیە ناوی ئەو باڵەخانەیە مکعبە یان موکابە بە ئینگلیزی سعودیا دەیەوێت ئەو باڵەخانەیە مکعبە بکاتە گەورەترین و پێشکەوتوترین باڵەخانە لە مێژووی جیهان و دەیەوێت سەرنجی گەشتیاران بۆ خۆی ڕاشێشن پلانەکە وایە باڵەخانەکە لە پایتەختی سعودیا لە ڕیاض دروست بکرێت جگە لە باڵەخانەکە چواردەوریشی بە هەمان شێوە بە باڵەخانەیەکی نیشتە جێبوون پارک پێشوازیکردن شوێنی تەرفیهی و ڕێستۆرانتەوە دابش بکرێت تێچووی گشتی پرۆژەی مکعب 50 ملیار دلار دەوەستێ جا ئێستا سعودیا پارەکەی تەرخان کردووە بنیاتنانی دەستی پێکردووە سعودیا دەیەوێت کۆتایی بە ناوبانجی بورج خەلیفە بێنە هەرچەندە باڵەخانەیە بەرزترین نابێ تەنیا گەورەترینە بەڵام دەیەوێتی هەموو خەڵک لە جیهانەوە سەردانی ئەم گەورەترین باڵەخانەی سعودیا بکەن مەیمونەکان هەرگیز پرسیارێکیان لە یەک مرۆڤ نەکردووە کەچی زانکانیش لە 1960ەکانەوە تا ئێستا قسەیان لەگەڵ دەکەن و بە هێمای ئاماژە پەیوەندی دەبەستن بەڵام بۆچی تا ئێستا مەیمونەکان ناتوانن پرسیار بکەن بە زمانی ئاماژە وشە دەردەبڕن ڕستە دروست دەکەن بەڵام ناتوانن پرسیار بکەن ئەمە توێژینەوەیکی زانستی نوێ لە گۆڤاری زانستی سنۆپس بڵاو کرێەوە لە توێژینەوەکە هاتووە دەماغی مەیمونەکان گەرچی لە بەشێکی زۆری ئاژەڵان زیاتر پەرەی سندووە بەڵام هێشتا زۆری ماوە بگاتەوە ئاستەی بتوانێت پرسیار بکات هەندێک لە زانکانیش پێیان وایە مەیمونەکان هەرگیز ناتوانن پرسیار بکەن لێرە مەبەستیش لە پرسیارکردنەوەیە درک بە شتەکان بکەن بۆ سوونیان هەبێت خاوەنی وەکو مرۆڤ لە تەمەنێکی بچووک بتوانێت هەستی پرسیارکردنی بۆ دروست بێت چونکە دەماغ پەرە دەسێنێ و گەشە دەکات بەڵام بۆ مەیمونەکان هێشتا ئەوشتا بەدی نەکراوە چاوی زانکان لەسەر یەک جۆر مەیمونە پێی دەوترێت گرێتەر لە گۆرەلا بۆنەپۆس ئۆرانتەس و چیمپازی پێک دێت ئەمانە دەماغیان ڕێگە بەدەستیان دەدا جوڵە و کردار بکەن کەوا لە مرۆڤەکان نزیکترن تەنانەت دەتوانن بە زمانی هێما و ئاماژە وشە و ڕستە دەرببڕن بەڵام لەسەر بابەتی پرسیارەکە زانکان دەڵێن لە 1930ەکانەوە هەوڵ دەدەن لە 1960ەکانیشەوە بە زانست بە دوایەوەن نەیانتوانیوە وا لە مەیمونەکان بکەن پرسیارێک لە مرۆڤێ بکەن کامەش دەبێتە دوولایەن لایانی بردۆزەی پەرسەندن کە دەڵێ مرۆڤ و مەیمون لەسەر داری ژیان یەک ڕەسەڵەکیان هەیە لایانی دەمیش بێگومان ئاینە کە بەپێی دەقە ئاینەکان بێ ئاژەڵ و مرۆڤ بەجیا دروستکراون هەرگیز ئاژەڵەکان ناتوانن وەکو مرۆڤ بیر بکەنەوە یاخود بڕیار و پرسیار بدەن بێمە لای ئۆتۆمبیلە زەبەلاحە لە ئەتاری چووە سەرنجڕاکێشە و هەندێک دەڵێن بێمانایەکەی ئیلۆن مەسک باسی سایبەر ترەک دەکەم
یەکەم ئۆتۆمبیلی سایبەر تڕەک تووشی پێکدادانێکی تون بوو وەکو دەبینرێ ئۆتۆمبیلەکە هەر ناناسرێتەوە جا ئۆتۆمبیلەکە بە شێوەیەکی بەرانانی خۆی بە ئۆتۆمبیلێکی بارهەڵگرداوە واتە قەبارەی گەورە بووە کاتێک خەڵکی دەستنە سەرە و سایبەر تڕەکە پێیان وابووە دەبێت لاشەی تەرمەکان دەربێت کە سیر دەکەن دەبینن شۆفێرەکە و ئەو کەسانی لەناو ئۆتۆمبیلەکە بوون سەلامەتن تەنانەت پۆلیسی مەکسیک بە میدیاکانی ڕاگەیاندووە ئەو سێ کەسەی لەناو ئۆتۆمبیلەکە بوون حاڵیان زۆر باشە هەرگیز شتی وایان نەبینیوە لەو جۆرە پێکدادانە بەهێزە و نەمانی پارتیەکی بە ساغی سەرنشینەکانی باسانی ڕزگاریان ئەم ستۆریە لە ئۆنلاین قسە و باسی دروست کرد کەوا ئۆتۆمبیلەکەی ئیلۆن مەسک سایبەر تڕەک زۆر بەهێزە و وای لێ هات مەسک لە تویتەر یاخود ئێکس بۆ چوونی خۆی دەربڕی دەنووسێ بەڵێ سایبەر تڕەک ئۆتۆمبیلێکی سەلامەتە وا دەکا ناهێڵێ بمری فرۆشی یاری GTA 5 گەیشتە 205 میلیۆن کۆپی و لە 2013 تاوەکو ئێستا ستودیۆ ڕۆکستار زیاتر لە 205 میلیۆن دانە کۆپی لەم یاریە فرۆشتووە ئێستا دووەم پڕفرۆشتنی یاریان لە مێژوودا لە ژمارێک یاری ماینکرافت دێ بە 300 میلیۆن کۆپی و لە پلەی دووەم GTA 5 دێ بە 205 میلیۆن کۆپی سێمیش وی سپۆرت دێ بە 82 میلیۆن کۆپی لە پلەی چوارەمیش PUBG Battleground بە 75 میلیۆن کۆپی پێنجەمیش ماریۆ کارت 8 دیلەکسە بە 72 میلیۆن کۆپی جا با پێتان بڵێم چۆن یاریەک بەم شێوێ سەرکەوتوو دەبێت و زۆر دەفرۆشێت نمونە GTA 5 جگە لەوەی یاریەکە دەبێت زۆر باش بێت لە ڕووی کواڵەتی وەزمونی جیاوازی هەبێ بەڵام کلیلەکەی بریتە لەوەی یاریەکەت لەسەر چەندنەوەیەکی جیاوازی کۆنسۆل بڵاو بکەیتەوە نمونە سەرەتا لەسەر PlayStation 3 Xbox 360 بڵاو کراوە لە 2013 لە 2014 لەسەر PlayStation 4 و Xbox 1 بڵاو کرایەوە ئێستاش لەسەر PlayStation 5 و Xbox Series بەردەستە جگە لەوەش لەسەر کۆمپیوتەریش بەردەستە هەر کەسێک بەگشتی جارێک بۆ دوان ئەو یاری کڕیوە کاتێک کۆنسۆڵێکی نوێ دەکرێت وا دەکە ئەمەش بکڕێت بۆ یە ژمارەکەش وا بەرزە بێگومان مۆدی ئۆنلاین GTA 5 وای کردووە یەکجار بەناوبانگتر بێت وا بکە بە بەردەوامی گەیمەری نوێ پەیدا بکە هیۆندای کۆری دەیەوێت لە جیاتی بنزین و گاز و کارەبا ئۆتۆمبیلی هایدرۆجینی دروست بکە یەکەم ئۆتۆمبیلیش بەم زۆرە سوتەمەنیە کار بکە SUV-ەکە واتە ئۆتۆمبیلە بەرزەکە بە ناوی ئینیتیەمە ئۆتۆمبیلێکی کۆنسپتە ئۆتۆمبیلەکە لە ڕووی هێز و دیزاینەوە هوەری ئاسن دەناسرێت دەتوانێت تانچێکی گەورەی هەبێ پڕبێت لە H2 بۆ سوتانی هایدرۆجین و دەتوانێت هێزی 150 کیلوواتیش کارەبا بەرهەم بێت جا ئەمە یەکەم ئۆتۆمبیلی هایدرۆجینی نییە بەڵام یەکەم ئۆتۆمبیلی هایدرۆجینی دەبێت گەربێت و لەسەر ئەم پلانە بەردەوام و بڵاو بکرێتەوە خەڵکی بتوانن بیکڕن پلانەکەش وایە بە ئاسایی لە ڕێگەی حکوومەتی وڵاتان ڕێگەپێدان وەربگرن بۆ دەستکەوتی ئەو جۆرە گاز و سووتانی کەوا زیانێکی وای نییە بۆ ژینگە و نرخشی تا ئێستا بەپەی داتاکانی هیۆندای بێ لە کارەبا و گازوایلی وەکو بنزین هەرزانترە جا چاوەڕوانین لە نیوەی یەکەمی 2025 ئۆتۆمبیلەکە نمایش بکرێت بڵاو بکرێتەوە بزانانی سەرکەوتو دەبێت یاخود هەر ئۆتۆمبیلێکی کۆنسپت دەمێنێتەوە وەکو سەدان بیرۆکی جیاواز لە بوارە لە کۆنسپتەوە نابنە هیچ شتێک دۆجان نوێیە کارەبایەکە زۆری پاتریەکەی ئاشکراکرا بەنیازن مۆدیڵی دەیتۆنا پاتری سۆڵت ستیت بەکاربێنێت 98% ئۆتۆمبیلەکانی جیهان و بە ئامێرە کارەباکانیشەوە پاتری لیفیەم بەکاردێن بەڵام هەنگاوی داهاتوو پاتری سۆڵت ستیتە مانەوە لە دۆخی ڕق ئەو پاتریە دەتوانێت بەرگی زیاتر بگرێ و هێز و توانایەکی زیاتر ببەخشێت سەرنجام دەتوانێت مەودایەکی زیاتر بە ئۆتۆمبیلەکان بدە کە دۆخی پاتریەکە هەر بەڕقی دەمێنێتەوە وەکو پاتری لیفیەم لە دۆخی شل نابێت یەکەم تاقیکردنەوەی ئەو ئۆتۆمبیلی دۆست لە ساڵی داهاتوو دەبێت و دۆست لە پلانیدایە تاوەکو 2026 بتوانێت پاتری سۆلیت ستیت بخاتە سەرجەم ئۆتۆمبیلە کارەباییەکانی دۆست لەژێر ڕخنەیەکی گەورەی هەوادارانێتی بەهۆی کارەباییکردنی ئۆتۆمبیلەکان هەواداران یو زۆر ئۆتۆمبیلە بۆ هەوادارانی دۆزن چونکە دو ئۆتۆمبیلی مەسڵکاری جیهان بوو کاتی هێزێکی زۆر و سوودانی سوتەمەنی گزۆز و دەنگ و بۆنی گزۆزەکە دەناسرێت بەڵام لەمە دووە گەرچی یەکدانە ئۆتۆمبیلی سوتەمەنی هەر دروست دەکەن بەڵام تاوای ئۆتۆمبیلەکانی دۆز کراونەتە کارەبایی ناسا ئەو کەشتی نوێی ئاشرا کرد دەتوانێت مرۆڤەکان بخاتەوە سەر مانگ و تێچۆکەش یاشکراکرا کەەوە 2.9 میلیارد دۆلاری تێدەچێت ناسا بە هاوکاری سپەیزێکە سام کەشتە دروست دەکەن دەتوانێت تاوەکو 20 کەس لە خۆی بار بکەم و بینێرێتە سەر مانگە بێڕەنگەکەی زەوی لە ژوورەوە شوێنی دانیشتنی هەمووانی هەیە و بێگومان شوێنی پیادەکردنیشی هەر دەبێت هەرچەندە کەشتیوانان زۆر لەناو ئەم کەشتیە ناجوڵێن مەگەر لە کاتی پێویستی نەبێت چونکە ئەم کەشتیە تەنیا بۆ ئەوەیە بیانگەێنێتە سەر مانگ لەوێش دابەزنە سەرخاچی مانگ بۆ ئەوەی کەشتیەک بە موشکەوە لەسەر زەوی دەربچێت بۆ سەر مانگ 3 ڕۆژی پێدەچێت تاوەکو دەگاتە سەرخاچی مانگ
مانگ 400 کیلومتر لە زەویەوە دوورە جام کەشتیەش بەلایانی کەم دەبێت بە خێرایی 386 هزار کیلومتر خێرا دەرچێ بۆ ئەوەی هێزی ڕاکشانی زەوی ڕزگاری بێ دواتر فڕێک بە دەوری مانگ لێ بدە تا دەگاتە سەر ئەو ئاستە و ئەو شوێنەی کە دەیانەوێت لەسەری بنیشتەوە پلانەکان وان تا 2026 ناسا و سپیسێکس مرۆڤەکان دووبارە بنێرنەوە سەر مانگ یەکەم ئافرەتیش لە مێژوودا لەسەر خاچی مانگ بنیشێت مانگی دووەمی زەوی مانگی بچووک لە چەند ڕۆژی داهاتوو بە تەواوەتی لە خولگەی زەوی دەردەچێ و ئیدی لە مانگی دووەمی زەوی دەبێتە بەردێکی بۆشایی ئاسمان بۆتە هەتایە لە بۆشایی ئاسمان دەسوڕێتەوە و ناگاتە هیچ شوێنە ڕاستە زەوی تەنیا یەک مانگی هەیە کە بە بەردەوامی لە دەوری زەوی دەسوڕێتەوە لە ڕێگەیەوە دەتوانێت ڕۆژەکانی هەفتەکانی مانگێک مانگەکانی ساڵ بەدیار بکەن بەهۆی هێزی چێشکردن بەسەر زەوی شەپۆڵ و جوڵەی ئاو دەریاکان لەسەر زەوی دروست دەبێت بەڵام جار و بار بەردێک نێزێکێک ئاسترۆیدێک نزیکی زەوی دەبێتەوە بەردەکە دەکەوێتە بەر کاریگەری هێزی ڕاکشانی زەوی جام ئاسترۆیدا یاخودە و بەردە لە 29 مانجینەوە بە دەوری زەوی دەسوڕێتەوە بەڵام بەهۆی سوڕانەوەی بە دەوری زەوی لە چەند ڕۆژی داهاتوو سوڕانەوەکە دەردەچێت بەرەو بۆشاییە تاریکە ساردەکەی بۆشایی ئاسمان جێمان دەهێڵێت جا ئەو کاتە بە دەوری زەوی دەسوڕێتەوە پێی دەوترا مانجی دووەمی زەوی یا مانجی بچووک لە ئۆنلاین بەناوی مینیمون لە هەفتەکانی ڕابردوو ترێند بەڵامی دی ئەم مانگە خۆحافیزی لە زەوی دەکە ڕیکۆردی جیهانی شکێندرا بە ڕوودانی گەورەترین قەسابخانە لە مێژووی دەریاکانی زەوی کەوا ملیۆنا ماسی لە چەند کاژمێرێک کوژران لە کەناراوەکانی نەرویج جۆرە ماسیەک دەژێت بە ناوی کۆتفیش ماسی کۆت لە جیهان بە ماسی بکوژ دەناسرێت کە زۆر بە خێرایی دەتوانێت دەیان ماسی بکوژێت دواتر بگەڕێتەوە بیاخۆ جا ماسیان توانی بە چەند کاژمێرێک لە کەنەراوەکە هێرش بکاتە سەر کۆتی ماسیەکان یاخود ملیۆنا ماسی بە چەند کاژمێرێک بکوژێت ئەو ماسیە بۆتە قوربانی ئەو پێشە زەبەلاح خێراییە ناوی کۆپلینە کە بە ژمارەی ملیۆنی ساڵانە کۆز دەکەم ساڵانەش ئەمە ڕوودەدا بەڵام ئەم ساڵ زیاتر بوو وەبسایتی گیزمۆدۆ ڕایگەیان زانکانی نەرویج پێیان وایە ئەمە گەورەترین کوشتارگەی ماسیە لە مێژوودا لەسەر زەوی تاوەکو ئێستا لە ناوچەکەی خۆیان هەستیان پێکرد بێت هەندێک دەڵێن لەوە خراپترمان نەبینیەوە هەندێک دەڵێن ئەمە بۆ ئەوە دروست کراوە هەندێکی دەڵێن کە منیش بۆ چوونەکەم وایە بە ئەنقەست وای لێکراوە بەشی دووەمی جۆکەر بڵاو کراوە ئێستا لە ئۆنلاین و ژێنووسی کوردیش بەردەست دەگەرتانێ ببینن بەڵام یەک بەخۆم پێشنیاز ناکەم بینەری بن نەک لەبەرەوەی کە فیلمێکی خراپە بەڵکو ئەو فیلمە بۆ ئەو دروست کراوە ڕقت لە فیلمەکە بوو کەس داوای بەشێکی دیکە نکاتەوە کە پێشبین دەکرێت ئامانجی دەرهێنەرەکە خۆشی بێت ڕخنەگران نمرەی 32 لە سەدیان پێداوە هەواداران 5.2 لە دەیان پێداوە تا کەس بەدڵێنی فیلمەکە 200 میلیۆن دلار تێچووی بووە تەنیا 204 میلیۆن دلاریشی لە سینەماکان کۆکردێتەوە تا 200 میلیۆن دلاریشی لەدەست داوە چونکە دەبواە 400 میلیۆن دلار کۆکاتەوە تەنیا بۆ هێنانەوەی 200 میلیۆن دلار لە بودجەکەی نیوەکەشی دەگەڕێتەوە بێگومان ناگەڕێتەوە کۆمپانیا دەچێتە هۆڵەکانی سینەما تۆت فلیپز ڕایگەیان حەزی نەکردووە بەشی دووەم دروست بکە بەڵام ستودیۆی وەرنەر برۆس زۆریان داوا لێ کردووە و بیرۆکەی ئەو فیلمەش بە شێوەیەکە خەونێکی واکین فینێکس بووە دەرهێنەرەکەی باسی کردووە دەڵێ بۆی باس کردم ئەو منش کردمە فیلم لەو خەوەدا ڕۆڵی جۆکەری بینیوە بەشی دووەمی میوزیکال بوو ئینجا کراوەتە میوزیکال بۆیەش پێدەچێم هۆکاری شکست خواردوەکەی هەرەوە بێت لە کۆتایی ئەم ساڵ وەرزی دووەمی سکوید گەیم دەبینین بەڵام سکوید گەیم لە ئەمریکاش بەرهەم دەهێنرێت جا ئەوەی سەرنجڕاکێشە دەرهێنەرەکەیەتی کەوە دەیڤد فینچەرە دەرهێنەری فیلمەکانی وەکو فایت کلاب 7 The Killer Gun Girl The Girl with the Dragon Tattoo ئەو پیاوە خاوەنی فیلمی نایاب جا کاری دروستکردنی سکوید گەیم لە ئەمریکا لەگەڵ نێتفلیکس ڕێککەوتووە چیرۆکەکەی بنووسێ و خۆشی سەرپەرشتی هەماڵقەکانی بکە جا هێشتا دیار نییە کەەوە هەر بە فیلم دەمێنێتەوە یاخود دەکاتە زنجیرەی تەلەڤیزیۆنی پێشبین دەکەین هەر زنجیرە بێت چونکە نێتفلیکس وا زیاتر قازانج دەکە زنجیرە بێت خەڵکی ماوەیەکی زیاتر لەسەر نێتفلیکس دەمێننەوە لە هەمان کاتیش هەفتانە زیاتر باز دەکرێت جا هێشتا دیار نییە کەی وێنەگرتن و بەرەمێنانی دەست پێ دەکەم وێبسایتی دا پلیلیز ڕایگەیاندووە بڕیارە لە 2025 ئاشکرا بکرێ و پلانەکانیان دیار بەڵام لە ئێستا بە نێتفلیکس و دەیڤد فینچەر بۆ پرۆژێ ڕێککەوتن و بێگومان وەرزی دووەمی سکوید گەیمی کۆریش لە کۆتایی ئەم ساڵ بڵاو دەکرێتەوە فیلمەکەی پیکی بلایندر بەباشی بەرهەم دێ وێنەیەکی نوێی ئەکتەریشی دیکەش بۆ فیلمەکە بڵاو کرا باری کۆهن لە فیلمەکە بەشدارە بە کڵاو و زلوبەرگە بەناوبانگەکەی پیکی بلایندر بەدیار کەوت و کیلیان مەرفیش بە هەمان شێوە بەدیار کەوت باری کۆهن لە چەند فیلمی ڕابردوو خۆی سەلماندووە کە بەڕاستی ئەکتەرێکی جددی و دەتوانێت کاری جددی بکە بە تایبەتی لە فیلمی The Banshees of Inisherin کە کاندیدی ئۆسکار کرا
فیلمەکە لە زنجیرەی هەرە بەناوبانگ و پێشوازی لێکراوی پیکی بلایندەرسی BBC وەرگیراوە کە لە 2022 کۆتایی پێهات جا کۆتاییەکەی بە شێوەیەک بوو کۆتایی بە بینەرانی نەدا بۆ چیرۆکی تۆمی شێڵبی بۆیش لەم فیلمە درێژە پێدەر دەبێت و چیرۆکی تۆمی شێڵبی نیشان دەدرێت و لە سەروبەندی جەنگی جیهانی دوام دەبێت پێشبینیەکان وان هیتلەر وەرە وینستن چرچل دوو کارکتەری سەرەکی ئەم فیلمە فیلمەکە لەلایەن ستیڤن نایت کاری نووسین و دەرهێنانی بۆ دەکرێن کە هەر خۆی کاری بەرەمێنانە دروستکردنی زنجیرەکەشی کردووە هێشتا بەرواری بڵاوکردنەوەمان نییە بەڵام بەهۆی ئەوەی وێنەگرتن هێشتا بەردەوامە ئەگەرێکی زۆر هەیە فیلمەکە لە ساڵی داهاتوو لە سینەماکان بڵاو بکرێتەوە پێشبین دەکەم لە مانگەکانی کۆتایی بێت 12/12/25 ببینین دێمە لای فیلمێکی دیکەم ئەمە گادفادەر نییە ئەمە مارلۆن براندۆش نییە بەڵکو ئەمە خراپەکارەکەی فیلمی تایتانیکە ئەو پیاوە دەوڵەمەندەی عاشقی ئافرەتە جوانەکە بوو کە جاکی هەژار زۆر بە ئاسانی دەبێتە خۆشەویستی و دیناریشی نییە جامە چیە ئەمە ئەکتەر بیلی زەینە لە دۆکمنتاریەک لەسەر ئەکتەری بەناوبانگ مارلۆن براندۆ باسی ژیانی دەکەم کارەکانی وەروە ژیانی کەسی خۆی ڕۆڵە ئایکۆنیەکەی لە دۆکمنتاریەک بە ناوی The Walk Scene with Brando یەکەم ترۆلەری لە ئۆنلاین بڵاو کرایەوە فیلمە دۆکمنتاریەکەش لە چەند فستیڤالێک ئێستا نمایش دەکرێت بڕیارە لە بەرواری 30 مانگی 11 لە سینەماکانی جیهان ئەم دۆکمنتاریە بڵاو بکرێتەوە خۆشەویستان 24 پلسم پێشش کردن تا هەفتەی داهاتوو یەکشەممەی داهاتوو کاتژمێر 9 بەخوای گەورتان سپێرم خوداتان لەگەڵ